بده باش کردستانیان هجا خوشتوی لهر جهه کی بینر و بیسرین منه روز صلابت ما قبول بکن او رو دیگل هفکار خو هکاری ما چندین برگا بابت دوباره با هوا آماده کردینه روژکانی دست بککانی دیگل مدابن بانیتان باش خۆشحاڵین ئەمڕۆ لە سەرەتای ڕۆژێکی تازە لەگەڵتانین بەهیوام ئەمڕۆ ڕۆژێکی باش بێ ڕۆژێکی پڕدەستکەوت بێ پڕ ئێنەرژی بێت ئینێرژی بێ و ئەو ڕۆژە بێ کە ئەو ئامانجەهێتانە تێیدا بەدی بێت ئەمڕۆ لەسەر چەند بابەت و تەوەرێکی گرنگ ئێمە قسە دەکەین ئەوانەی کە تەوەری سەرەکی ئێمە یەکێک لەوانە کات چۆن کۆنتترۆلی کاتی خۆمان دەکەن کاتەکان تاچەند گرنگە بەلای ئێمەوە ئەمە بابەتێکە بابەتێکی تر بابەتێکی ئاسایشی کۆمەڵایەتە خۆپاراستنی ئافرەتان لە تونند و تیژی و گێت چەڵپێکردن ئەمە ئەم دوو باپەتە سەرەکێ دەبێ و کەسانی پسپۆڕ و پەیوەندیدار بم بابەتانە لەگەڵ ئێمە دەبێت. یحیی ئەربیلی زیرەنگرێکی باژێڕی هەولێرەیە یەکەم پیشانگەها خۆیان خۆشنویسیە vekir ku divê pîşangehê de çil tablo hatine nûmayişkir û tabloyên wî bi kanzayên zêr û zîv û elmas hatine dirostkirin. Bi gotnawî bît 11 sala kar li ser van tabloyan diket ku bihayê wan li $3,500 dest pê dike heta $5,000. ئەوە پندێکم بیردێنێتەوە دەڵێ ئەگەر تەشی ڕێزی بە سمێڵەکانشی بێ هەر تەشەکە دەڕێسێ ئەمەش ئەگەر چی زێڕنگرە بەڵام بۆ تابلو دروستکردن و بۆ خۆشنووسی توانیوەتی هونەری زێڕنگریەکەی بەکاربێنێت. من یحیی ئەربیلیمە لە ساڵی 1993 دەستم بە کاری خۆشنووسی کردووە هونەری ڕەسەنی خۆشنووسی و ئەو حەز و ئارەزوم لەلا پەیدا بوو بە حکمی کە من جگەلەوەی کە خۆشنووس بووم کاری پیشە زێرنگریش دەکەم لەگەڵ بنەماڵەکەمان. هەستم بە دروستکردنی یەکەم تابلۆم لە ساڵی 2010 ئەو بە دەستپێکی لە بۆ من کە بتوانم کۆمەڵێک لە تابلۆکانی تر دروست بکەم تاوەکو ببێتە نزیکەی 40 تابلۆیەک بەشدار بم یان ئەوەت هەستم باکردنەوە پیشانگایەک کە بەڕاستی خەڵکانش حەزیان لە شتێکی نوێ ببینن. و گرانترین تابلۆکانشم لێرەدا کە ئاماژەم پێکردو ئەم تابلۆیە کە نزیکەی 3 متر درێژ دەبێت و 2 متر و مترێک زیاتریشە گرانترین تابلۆکەمەوە هەروەها قورسترین تابلۆکانمە کە ئیشمە سەر کردووە تقریبا نزیکەی ساڵێک و نیو 2 ساڵی خایاندوە دروستم کردووە و نرخەکەشی تقریبا نزیکەی $50,000 نەکە $5,000. ماوەی نزیکەی 11 ساڵە ئیش سەر ئەم تابلوانە دەکەم بەڕاستی لەبەوەی کە ئیشەکان قۆناغی یەکجار زۆری تێدایە تەنها نووسی نییە قۆناغی یەکەمیان نووسینە دواتر قۆناغی ئامادەکردنی ئەوم پلێتەیە کە زیوە یان زیێڕە نرخی تابلۆکانش لە $3,500 دەست پێ دەکا هەتا $50,000. ماش یەکێک لە گرانترین تابلۆکانمان کە لە زێر و لە زی و لە ئەلماس دروست کراوە زێرەکە عیاری 21 ئاو زێر نییە بۆ زیوەکە زیوی سافە و هەروە ئەلماسەکانش ئەلماسی بەرجیچی ئەسلێکەیە ئۆرجیناڵە پلانمەوەیە کە بتوانم لەمە دوان تابلۆی زیاتر لەوە ناوازتر دروستکەم بە گوێرەی داواکاری ئەم کەسانێکەوە وان خاڵی دووەمش بتوانم ئەم پیشانگانە ببەمە دەرەوەی وڵات بەڕاستی لە کەنداوی عەرەبیدا ئەوان زیاتر گرنگی بەم بابەتانە دەدەن. دەرین دەست بەو تەوەرە دەکەن کە ئەمڕۆ لە پرۆگرامی بیانی 24 تەوەری سەرەتامانە ئەمیش تەوەری کاتە چۆن گرنگی بە کاتەکانمان بدەین بیرما لە قۆناغی سەرەتایی لە قوتابخانە مامۆستاکان زۆر گرنگیان بە یەک
وتە دەکردەوە ئەوەی کە لە نێو کات تاجێکی زێڕینە کات وەک تیخەیان وەک شمشێرە ئەگەر نەیبڕی دەتبڕی ئەمە بەجددی زۆر دروستە چونکە کات کە تێپەڕی گەڕانەوەی بۆ نییە دەتوانیت لەو کاتێک کە لە بەردەستمانە خۆشەویستی ببەخشین ئێستا کاتمان هەیە ڕەنگە زۆرێکمان دایک و باوکمان لە ژیان مابێ بتوانین ئەو سۆز و خۆشەویستی هەمانە پێی ببەخشین بەڵام کە تێپەڕی ڕەنگە دووبارە بوونەوەی نەوێت جارێکی دیکە جا ئەمانە بابەتی زۆر گرنگن و تایبەت بە دەستکەوتی تاچیش کات هەر زۆر گرنگە بۆ زیاتر گفتوگۆگرتن لەسەر ئەم بابەتە ئاکام عومەر ڕاهێنەری گەشە پێدانی تاک لەگەڵمان میوانە بەخێر بێت مامۆستا کە لەگەڵماندا بووین مەمنونم دەستمان پێ کرد بەوەی کە من پندێکم هێناوە دێرین پندێکی ناو باسی کاتمان کرد تۆ سەرەتا بە سادەیی پێمان بڵێ دەزانی کات چییە بەڵام چۆن کاتەکانمان کۆنتترۆل بکەین زۆر سپاس بۆ میوانداریە وشەیەک هەیە زۆر دووبارە بێت بەڵام من سەرنجم لەسەری هێژۆیە ڕێخستنی کات و کۆنتترۆلکردنی کاتوانە سەراحەت و ڕاشکا و ئێمە ناتوانین کات ڕێک بخین کات خۆمان دەبێت ڕێک بخین کات خۆی ڕێکخراوە و ئەسڵەن کات لەژێر کۆنتترۆلی منان نییە من ناتوانم شوێنیان بگۆڕم دەستکاریان بکەم خەزنی بکەم سەیفی بکەم بیبمە شوێنێکی تر ئەوان هیچ ناتوانم بەس دەتوانم کارەکانی خۆم ڕێک بخەم لەگەڵ کاتەکە لەگەڵ ئەوەندە کاتێک کە هەما بەڵێ دایمەن دوو جۆر کەس گرفتی کاتیان هەیە ئەو کەسێکی کاتی لێ زۆر و نازانێت چی لێ بکە ئەو کەسێکی کات بەشی ناکە هەرچیان گرفتی ئەویان هەیە ناتوان کارەکانی خۆیان ڕێک بخەن بەرامبەر ئەوەندە کاتێک کە لە بەردەستیاندا هەیە جەماسە پرسیارەکە لێرەیە ببوورە چۆن دێ هاوسەنگیا بەینە کات و شۆلە ڕاگیرین تا ئەوەندە کاتێک هەیە بۆ هەموو وەکویەکە یعنی بۆ 24 کاتژمێرە بۆ کەسێک کە زۆری پرۆژە هەبێ بۆ کەسێک کە سەرۆکی وڵاتێک بێ بۆ کەسێکیش کە هیچ ئیشێکی نەبێ هەر هەمان کاتدا بەڵام بەڕاستی من زۆر بیرەوەکەمەوە کاتێک کەسێک لێرە تۆزێک بزنسێکی دەبێ بیتر پێیان ناگە نە سەردانی خزمێ بکە نە ئاگای لە خۆی بێ ئاگای لە سەحەت هیچ شتێکی پێ ناکرێت ئەی دەڵێم ئەو کۆمپانیانەی کە بۆ نمونە ئەمەزۆن 1,500,000 کارمەندی هەیە ئەوە چۆن ڕێکە خرێ ئەی چۆن ئەو کەسە کاتی هەیە بۆ هیوایەتەکانی خۆشی بۆ خەونەکانی خۆشی قسەیەکی زۆر گرنگ هەیە دەڵێن ئەگەر کەسێک تەنها بۆ خۆی بژی ئەوەندە کاتێ هەیە لێشی زۆرە ئەگەر کەسێک بۆ خەونی گەورە و بۆ خەمی عام بژی کاتی هەموو خەڵکی پێویستە چونکە خەونەکە گەورەیە دایمە قسەکە ئەو هەیە ئەتۆ دەتەوێت چی بکەیت فاگە بەڕاستی خەونت گەورە بێ پێویست بەوە هەیە دقیقتر و ورتر کاتەکانی خۆت ڕێک بخەی تاوەکو بتوانانی ئیسtisماری تێدا بکەیت چونکە کات دەرفەتە ئەو دەرفەتە تۆ نەتوانی ئیسtisمار و بەرهێنانی تێدا بکەیت لێت دەڕوە چۆن سکەی قیتار هەیە دوو لایە لایەکیان ئێمە لایەکیان کاتەکەیە فەگەر تۆ بە تەوازن لەسەر هەردوو سکە نەبی کەسێکی لا دەرەچی مامۆستا پەیوەندی پلان و کات چییە ینی کەسێکی بە پلان لەگەڵ کەسێکی تر کە زۆر گرنگی بە پلان نادا لە کاروباری ڕۆژانەی پەیوەندیان لەگەڵ کات چۆن ئەمە هەردوو وشەکەی ئامانج و پلان بەبێ کات نابن یعنی من خەڵکم دیتیوە یان لە شوێنان دەبیستم کەسێک دەڵێ ئامانجم هەیە بەس ئەم ئامانجەی دیاریکراو نییە کەی دەست پێ دەکات وەکەی کۆتایی پێدێ ماوەکانی چۆن دابەشی کردو ئەگەر ئەمەد نەکرد دەتوانم بە 70 بۆ 90 ئامانجەکەت ناپێکرێ یان با بڵێن زانستی نییە چونکە گرنگترین ڕەگەز لە ڕەگەزەکانی دانانی ئامانج و پلانەکەشی بریتێ لەوەی کە زەمەنی بۆ دیاریکەی کاتی بۆ دیاریکەی کاتەکەش بە وردی کەی دەست پێ دەکەی کەی کۆتایی پێدێنی وە لە ناوەڕاستەکەشدا کاتەکان چۆن دابەشەوەن بەسەر پلانەکەتدا بێگومان پلان گرنگترین ڕەگەستەیدا کات مامۆستا هاوڵاتیا و ڕابچوونا خۆیان گوتەدا ئەم پێک دە بینەر بین و بگەڕێنەوە خاڵی ژیان وای لێ کردووە کاروباری خەڵک وای لێ کردووە کاتەکانی لەبیر چۆتەوە یعنی کات زۆر زووتی ئەپەڕێ یعنی ژیان کوورداتر بەرەو هەستەکەی بەرەو کۆتایی ژیان نەڕوە بێگومان سەرەکی پێشەوامان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت قیامەت نایاتە وای لێنێت هەفتەیەک وەک ڕۆژێک ئەڕوات مانجێک وەک هەفتەیەک ئەڕوات ساڵێک وەک مانجێکی لێدێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم پێشکەوتنە ناپێویستەکان مەسەلەن هیوا هەیە شەوچێتە سەریارێکی ئەلکترۆنی کاتێک سێرەگا 3 ساعتی لێ ڕۆژتۆ لە هیچی خۆڕایی شەو لە ناو یعنی وەکو جاران بەرەکەت لە هیچ شتێکانەمەوە نە لە کاتە نە لە خێزانانە خێزانی وا هەیە مەسەلەن دانیشن نیو ساعت لەگەڵ قساکەن بێزارە سواری تارێ بە لێرەتی ئەوروپای تەماشاچی بکە هەموو شتەکان بەرنامەی هەیە لێرە هیچ شتێکت بەرنامەی نیە موعیدی دەدەیە کابراایەکی کاکە ئەوڕۆ ساعت ئەوەن دەدەیم ئەو وەڵی لەبیرم چوو ئێ کاکە خەوە کات میمە
ئەو کات ئەوەڵام یەک بەخۆم ئێستا وەستایکی کاشی وەڵی ئەمنی کوشتە ئەوە یەک هەفتەیە سبەی دێم دووز بەی دێم سبێ کاکە وەڵی نازانم چ بکەم لەگەری مثلا بۆ نمونە زۆر کەسی دەبینم ئەلێرکوانە صاحب عایلەیە کاتەکە تو ئیش و کارت تەواو بوو پێش ناکەوت بێ لەو چاخانە دابنیشی خۆی پیاسەیەکە کە حەزەکە کاتێک زیاد لە قەوان دەستە دەرێ ئەی ئەو ئافرەتەی کە لە مارێ هەیتی ئەدی پێویستی بۆنی ئەو پیاوە کەسەر لە ئێوارە مەغریبانگ دەبێتەوەکنی ئێوە ناو چار دیوارە ئەو کێشانی ئێستا باوە مەسەلەن ناو کۆمەلگا زیاتر هۆکارە لەوەی گرنج و بەکاردەدەگەنا کات زۆر گرنگە بۆی بیکێ بەرنامە لە ژیانت بۆی بتانی بە ئاسوودەتر بژی و بە خۆشتر بشی. مامۆستا گەسندی ڕادەست پێ بکەم ئەگەر تەکنەلۆژیایە دەستی بسە هەموو کۆمەلگایدا گرتی یەتەی دەبیت من وەختە شۆڵە نییە یان بۆ شۆڵە دەخۆ تەمبەلکەتم بەس ئەگەر دانیشیت سە سۆشیال میدیایە یان تەکنەلۆژیای سعاتێکنە هەتا 3 ساعتاش وەخت هەندە بێ قیمەت بووە کات هەندە بێ قیمەت بووە تو 3 ساعتا زیاتریش تایبەت گەنجتمە سە سۆشیال میدیای بکاربینین ئەمە شتێکە یعنی ئەتوان بڵێم پێچوانی خۆی کارەکە تەکنۆلۆژیا بۆ ئەوە هات ئێمە تەوفیری کات بکەین واتە کات کەمتر خرج بکەین بۆ نمونە ئەگەر پێشتر ئیشێک هەبووە پێویستی بە 5 ساعتە بە ئێستا ئەپلیکیشن بە 10 دقیقە بۆ چارەسەرەکە کەواتە تو بێ 4 ساعت و 50 دقیقە بۆ ماوە بۆ ئێستا خەڵک مەشغوڵترە بەعکسی ئەوەی کە تەسەوڕمانە کرد مفروضە ئەو تەداخولەی کە تەکنۆلۆژیا هەیەی لە ژیانماندا کاری ئێمە زۆر ئاسان کردبەوە چەند بارەوە تەنانەت ئێستا تەکنۆلۆژیا وا خەریکە ئای بۆ دی ئەوەندەی تر خەریکە کارەکان ئاسانەکە و پێویستت بەوە هەیە یعنی دەتوانیت کاتەکانی خۆت زیاتر تەوفیر بکەیت بەس کێشە ڕئیسەکە لێرەدا ئەوەیە مرۆڤ ئێستاکانە ئامانجە گەورەکانی لێونە و بۆ خۆی ناژی لەگەڵ مەوجەیەکە لەگەڵ شەپۆلێکا دەڕوە ئاگەی لێ نییە واتە ئەو شەپۆڵە ئەوە من نیم یعنی بۆ نمونە تۆ ئێستا ئەتەوێت سەیرێکی وەتسئاپت بکەیت بزانین نامەیەکی برادێک بوت هاتوویان نا لە پاڵ وەتسئاپەکە دەچیتە سۆشیال میدیاشەوە لە سۆشیال میدیا بۆ ناسی یەک هەواڵی بیستی ئەتبا شتەکانش گرینگە یعنی مغریە سەرنجڕاکێشە خۆت کاتێکە زانی کاتێکی ئێجگار زۆر ڕۆیشتووە ئایا تۆ ئیشت بەو هەموو شتە هەبوو لە ناو سۆشیال میدیا پێگومان نەخێت کاتی خۆی نەسیحەتیان دەکرد یاگوت لە کتاب خوێندنەوەشە ئەو پەرەگرافە بخوێنەوە کە کارت پێیتی واتە تۆ ڕسێرچەکەی لەسەر بابەتێکی دیاریکرا بخوێنیتەوە لە کتابێکی گەورەیە ئەو بەشە و پەرەگرافە بخوێنەوە کە بۆ دراسەکەی تۆ باشە بۆ ئەوی کاتت هەموو نەبا خوێن ئەوە خوێندنەوە هایان پێ دەگوتین ئەی ئێستا لە سۆشیال میدیا زۆر نامانتەقیە سۆشیال میدیا من بەرێ بێەوەی خۆم بمەوێ باشە مامۆستا سیر دەکەین هەموو بابەتێک بۆ ژیان بۆ مرۆڤێکی سەرکەوتوو پەیوەستە بەوەی کە چۆن خۆت لەگەڵ کات ڕێک دەخە ینی بە ئەو مستەڵەحی سەرەتا وتمان بیگۆڕن لەوەی کە کات لەگەڵ خۆمان چۆن خۆمان لەگەڵ کاتەکە ڕێک دەخەین دەتوانین پێوەری مرۆڤێکی سەرکەوتوو کەسێکی کە دەگات بە خەونەکەی بە ئامانجەکەی بە ئاواتەکەی بە هەموو ئەمانە هەمووی پەیوەستە بەوەی کە چۆن توانیوێتی کاتەکانی ڕێک بخات من ئەگەر بۆ نمونە ببوورە بۆ نمونە من و دەرین پێشکەشکاری ئەم بەرنامە بیانیانێن ئەگەر بێت تو ئێمە کاتژمێر ئەو پەڕی باشە شوونی بۆ هەفت لە خەو هەڵنەستین ناتوانانی پرۆگرامەکە پرۆدیسەرەکە گەر کاتژمێر 6 لە خەو هەڵنەستی ناتوانانی بابەتەکان هەموو کۆنتترۆل بکە مە بەستم هەمووی حەڵقەیە بەیەکەوە بەستراوەتەوە ئەتوانم ورتر بڵێم ئەو کەسە سەرکەوتووە کە مافی خولەکەدا هەر خولەکێک لە ژیانی خۆیان مافێداتی چۆن مثلەن ئێستا تۆ بۆ ئەوی پێشکارێک سەرکەوتوو بیتەنها ئەوەندە کاتت پێویست نەکە ناو ستۆدیۆی ئەو کاتانی کە لە دەروی ستۆدیۆشی کاتێکت هەیە بۆ ئەوی لێرە بەهێزت کە ئەبێ خەریک خۆت بیت تەنانەت زوو خەوتنی تۆ مافی ئەو کاتەیە بیدەی بۆ ئەوی لێرە بەگەشی دەرکەوی تەنانەت ئەو کاتێک کە ئەچی بۆ شۆپینگێک بە خوڵقەوە تەنانەت ئەو کاتی کە هەموو ئەو کاتانە مافدانە بە کاتەکە بۆ ئەوی تۆ لە دەرکەوتنە دەرکەوتنێکی باشتە بێ هەر کەسێک توانیوێتی سەرکەوتوو بێ ئەوەیە کە ئەو کەسێکە مافی کاتی داوە یعنی ئەو کاتێک بۆ خوێندنەوە دیاری کردووە ئەو ساعاتە ئەخوێنێتەوە لەناو خوێندنەوەکەیان فکری لەوە نییە کەی تەعینە بێ لەناو خوێندنەوەکەیان فکری لەوە نییە بچێ یاریە بکە زوانم فکر لە تۆپ یاریەکە دوێنێ بکاتەوە بەس کە ئەچێش بۆ سەفرە بەحەق سەفراکە یعنی خۆی بۆ ئەو ڕیفرێش بێتەوە بەس ئێمە لە سەفرە بەس سیاسەتەکەین لەناو سۆشیال میدیایە جنێوە دەین یعنی هیچ شتەکان مافی خۆی نادەینێ مەبەستم ئەوەیە بڵێم کە تۆ دەچی دەتەوێت بخەوی مافی خەوەکەت بدە
لەناو خەوەکەتان نابێ ینی بۆ ئەوی تو کە هەستایتەوە ڕفرێش بێ حتا دەڵێن ئەگەر کەسێک یەک دقە بەر لە حەوت هەڵبستێ یەک سعات نەشاتی بۆ زیاد دەبێت دوای لە ڕۆژەکەیە ئەوەی دقەیەک دوای سعات حەوت هەڵستێ سعاتێک نەشاتی کەمە بێتەوە لە ڕۆژەکەدا. مامسا بە پێرەی ئەزمموی خۆت بێتن لە کوردستانە چۆن ڕێز لە کات دەگرێ باشە خراپە یان هێشتا نەگەشتنەوەی بڵێن بەڵێ زۆر باش گرنگی بە کات دەدرێت. بەڕاستی گۆڕان شت گۆڕاوە یعنی بۆ منم پێشتر دەمبیت خەڵک بە سەعات لە بەردەرگا و لە میوانداری ئەوانە بوو هیچ چوارچەوەی نەبوو ئەم کاتە بەڵام هێشتا وەکو پێویست نییە مەسەن زۆر دڵمەستێلەوەی دەبینیم لە کافتریا خەڵکانێک هەن لەوە دەرچووە قاوێ بخۆنەوە و یەکتری ببینن چەندین سەعات دادنشن لەوەی کە گەنجەکان کاتێکی ئەزگار زۆر لەسەر ئەتاری بەسەر بن لەوە دەرچووە کە ئەمە هیوایەتێک بێ و خۆشیێک بێ بیبینن زۆر لەوە دەرچووە من هەز ناکەم چونکە ئەگەر ئێمە توانیمان بە تەواوەتی سوود لە کات وەرگرین و مافی کات بدەین ئێستا هەرێک لە ئێمە زۆر بەرهەمدارترە بووین لەوەی کە هەین. مامسا پرسیارێکتر ببوورە هەکار کام چین زیاتر گرنگی بە کات دەدات و کام چینەکە گرنگی بەوە نادات چۆن کات بەسەر ببە چۆن بێت چۆن بڕواتن من ناتوانم هیچ چینێک سەراحەتەن ئیتیهام بکەم بەڵام پێم وایە ئەوانەی کە کارەکەن یعنی لە کاتی تایبەتە ئەوانە دقیقترن ئەوانەی کە بزنسی خۆیان هەیە ئەوانە ورترن چونکە کابرا ئەزانێ ئەم بزنسە بۆ خۆیەتی و خۆی تێدا مەسئولە ئەگەر ئەو ساعتی تای دواب بکەوێت بەشی ئەو ساعتە زەرەر و خەسارەتەدا من هەندێک دراسەشم بۆ ئەم بابەتانە کردێ لەوەی کە کارمەند لە کاردا ئەگەر نەتوانێت سوود لە کاتەکە وەربگری زەرێکی گەورەدا لە بزنسەکان و لە عامی وڵاتمان چونکە بەڕاستی ئێستا تواناکانی ئێمە و لەگەڵ ئەو کاتانێک کە هەمانە ئەو دووشتان کە زۆر بە بەهان لە وڵاتەکەی ئێمەدا ئێمە نەتوانین سوود لەو کاتانە وەرگرین و تواناکانی خۆمان تێدا ممارەسە نەکەین وەکو ئەو وایە ئێمە گەورەترین سامانی وڵاتەکەمان لێ بە خەسار تا بێ. باشە ئەمستا ئەمانی باسمان کرد هەموو پەیوەست بوو بە ڕێخستنەوەی کاروباری ڕۆژانە و خۆ تەکوینکردن لە ڕووی معریفیەوە و لە ڕووی ژیانەوە ئەی تایبەت بە ڕۆڵی کات لە پەیوەندی خۆشەویستیدا ینی پەیوەندی خۆشەویستی لەگەڵ کەسێک لەگەڵ دەستگیرانەکەی بێ پەیوەندی خۆشەویستی و خزمەتکردن بە دایک و باوەک بێ ینی لەم نێوەندەدا ڕۆڵی كاتيا بيقمان يعني أوكو أرسطو الإنسان كائن اجتماعي بطبيعته مروف طبعا زوجة قليل كدرين أرسطو عربي لشو أزاني مروف أو بونا ولا كومالايتي بس رشتي خوي واتا إما لينك كان من لك لقل يكتريا همان أو لينك كان وامان لذكا جيان من تامو تجبده أو جيانا فردانيته ووحدانيته كهيا لأنه السوشيال ميديا بس بيجيانك زور هەڵەیە و دوای بازەکەش دێن ئەو کاتانی ینی ئەو کاتانی کە تۆ لە خزمەت خۆشەویستێکتا بەسەریە بێ کە دڵت پێکرێتەوە هۆرمۆناتەکان تەنزیمە بێ ڕێکەکرێ هەست بە ئاسوودەیەکی هەستێکی باڵانسی ژیان بۆ دێتەوە هەستێکی کۆمەڵە خەمت هەڵەگیرێت للعلم پەیوەندێکی ڕەنگە زۆر سروشتی و ئاسایی کەواتە تا ئەو پەیوەندی سروشتیانە زیاتر خزمەتی بکەین ئەوەندە ئێمە باڵانسی ڕۆحی و نەفسی و داخلیمان بەهێزتر و باشتر بێ. مامستا زۆر جار دەبینین ئەو کەسێت لەمە مەستر دەبێن وەختی خۆ وەرگرن چێژل کاتی خۆ ببینن یان یەتای مەسەلەن سەرەمەرگیدا بێ خۆزی من مانگە کاتی هەبە خۆزی من 2 ساعتە دیکە هەبان چیکەنک و حەسرەتا کاتن نەبینین چێژل و وەختە ببینین یعنی من بەڕاستی لە سیمینارێکە قوتابێکی بەڕێز پرسیارێکردن وتی لە چی پەشیمانی لەوەی کە لە ڕاب وڵای من کاتی خۆی کاغەزی گوڵە بە ڕۆژە هەبوو ئێستا نماوە يعني کتێبەکان کاغەزەکان دەکرا کوڵەبۆڕژی تێدەکرا و دوای گەنجەکان دەیان فرۆشت ئەجاکە زۆر ئەو لە ئەرزەکەوت وتم لەوە پەشیمانم کە ئەو کاغەزەم لەسەر ئەرز هەر نەگرتێتەوە نەمخوێندێتەوە ئەوەم لێ ڕۆیشتێ هەر کتابێک کە کریمە ویستمە بیخوێنمە دوایی نەمخوێنێتەوە یان چەند سەفحەیەکم لێ خوێن نەمخوێنێتەوە لێی پەشیمانم باوەڕ کە ئێستا من نەزانم هەر لەحەزەیەک کە بەسەرما تێپەڕیوە و سوودم لێ وەرنەگرتێ لێی پەشیمانم چونکە ئەمە وەکو خەزێنەوەیە هەتا خەزێنەکەت پڕتر بێ لەو کاتێک کە پێویستە دەتوێت دەرگاکەی بکەیتەوە ئەوەندەتر سوودی لێ دەبینی بەڵام ئێمە کاتێک کە تەمەنەکە تێدەپەڕێنین خەزێنەکەمان بەتاڵە ئەو کاتێک زۆر پێویستمانە هیچی تێدا نابێ. ئامۆستا هەندێک جار مرۆڤ بە سروشتی خۆی ڕۆژانە تووشی هەندێک گرفت و کێشە ئەو بابەتانە دەبێت ئەمانە وای دێدەکات بە بیرکردنەوەی زۆر کات دەکوژێ لە بری ئەوەی تۆ بیرکەوە داڵغەڵێ دەی خەریکی خەم خواردن بێ بەدیل چییە بتوانانی کاتەکە بەدەست بێنی
ئامانج دەیبزانیت چی تەوێت لە ژیانتە چونکە ئێستا هەریشێک لە ئێمانان لێ دیار بوو بە ڕوونی چیەوێ لە ژیانە ئەزانێ ئەو شتانە هەڵبژێرێ کە دەیگەێنێتەوە ئامانج بەڵام ئەگە بەڕاستی ئەو سەر لێ دیار نەبوو فترێک لۆدت لەسەر ئیشت زۆرە فترێک بێ ئیشی چکە ئەسان نازانانی شتەکان هەڵبژێری چیت پێویستە بۆیە ینی ڕێگای تۆ جیا دەبێت لەگەڵ ڕێگای من ڕێگای من جیا دەبێت لەگەڵ ئەوەی ترا و هەرێکی ئێمە خەریکی کۆمەڵەکارێکی دیاریکراوین کە ئەمە گرنگە واتە چین ئەو کارانەی کە من نزیک کاتەوە لەو ئامانجە گەورەی کە هەمە ئەو کاتە کاتەکانی خۆم سوود لێ دەبینم کارەکان دابەشەکەمە سەر کاتەکان مامۆستاکەم زۆر سپاس دەبێت فێرێت گەلمەدا بووی بە پەیوێت خۆیت فەرقەدرگران زۆر سپاس دەین بۆ بابەتێکی تر بۆ هیوایم کە قسەکانی مامۆستاکەم هەموو کاریگەری لەسەر هەر یەکێکمان کە گوێمان لێ بووە بەجێ هێشت بێ گرنگی کاتی خۆمان باشتر بزانین بابەتێکی ترمان هەیە لە لەندەنەوە لە لەندەنی پایتەختی بەریتانیا چێشتخانەیەک بە ناوی شاژنە دەیانەی هاوسەری پێشووی شا چارلسی سێمەوە ناوندراوە خاوەنی چێشتخانەکە پەیوەندێکی تایبەتی لەگەڵ دەیانە هەیە چەندین جار سەردانن چێشتخانەی کردووە و ژیانە تایبەتیە خۆ بۆ خاوەن چێشتخانەی بەحث کردە کوردستان 24 سەردانە بە چێشتخانەی کردیە ئەم بە هەڤڕا بینەربین چێشتخانەیەکی عێراقیە لا لەندەن بە سەدان وێنەی شاژنە دەیانای تێدا هەڵواسراوە چێشتخانەکە هەر بە ناوی شاژنە دەیانای هاوسەری پێشووی شا چارلسی سێمەوە ناونراوە چیرۆکی ناولێنانی ئەم چێشتخانەیەش بە ناوی شاژنە دەیانا سەرنجڕاکێشە چیرۆکی ناونانی ئەم چێشتخانەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ساڵی 1989 خاوەنی ئەم چێشتخانەیە خەریکی بنیادنانی ئەم چێشتخانەیە بۆ و هێشتا ناوی لە چێشتخانەکە نەنابوو ڕۆژێکان لەم شوێنە دەبێت و لە ناکاو دەبینێت کاروانی ئۆتۆمبیلەکانی شاژنە دەیانا لەم دەواازەیەی کۆچی کنزنتن پالاس گاردنس دێنە دەرەوە و یەکسەر بیر لەوە دەکاتەوە کە ناوی چێشتخانەکە بکاتە دەیانا ئەمەش تا ڕادەیەک بڕیارێکی زیرەکانە بووە چونکە دەیانا کەسایەتێکی بەناوبانگ بوو هەروەها خۆشەویستیش بوو لە لای خەڵک عەبدولباست هاوڵاتیەکی عێراقیە و خاوەنی چێشتخانەکەیە هەموو ساڵێک بۆ یادی کۆچی دوایی و لەدایکبوونی شاژنە دەیانا بەم شێوەیە ڕێوڕەسم ڕێک دەخات ئەو باسی یەکەم سەردانی شاژنە دەیانا بۆ چێشتخانەکەی دەکات أول ما فتحت المحل أول 3 أسابيع دوای 3 هەفتە لەکردنەوەی ڕێستورانتەکە شاژنە دەیانا لە ناکاو سەردانی کردین من زۆر شڵەژام کاتێک قاوەکەم بۆ برد دەستم دەلەرزا قاوەکە نیوەی ڕژایە نێو پیاڵەکە لی پرسییم بۆچی ناوت لەم چێشتخانەیە ناوە دەیانا پێش ئەوەی وەڵامی بدەمەوە وتی هاوسەرەکەت ناوی دەیانەیە یان خۆشەویستەکەت منیش وتم نەخێر من سەرسامم بە تۆ و کارە خێرخوازیەکانت بۆیە ئەم چێشتخانەیەم بە ناوی تۆوە ناوناوە ئەو کاتە دەیانا شەرمی کرد و ڕوومەتی سوور بووەوە هەتا لە ژیاندا بووە بە بۆنەی یادی لەدایکبوونی شاژنە دەیاناوە عەبدولباست گوڵی بۆ ناردووە و ئەویش بەنامە سوپاسی کردووە ئەمە جگەلەوەی دەیانا باسی ژیانی تایبەتی خۆی بۆ عەبدولباست کردووە شاژنە دەیانا ڕۆژی لەدایکبوونی یەکی هەفتە ئەمەش ڕۆژی لەدایکبوونی زۆربەی عێراقیەکانم بیردەخاتەوە لە یادی لەدایکبوونی شاژنە دەیانا گوڵم بۆی دەنارد ئەویش ئەم نامەیەی بۆ دەناردم و سوپاسی دەکردم کاکە لەم سەردانەیدا دانیشتین و باسی ژیانی تایبەتی خۆی بۆ کردم ئەو زۆر گرنگی بە منداڵەکانی دەدا وتی من منداڵەکانی خۆمم خۆش دەوێت و نامەوێت جیا ببمەوە چونکە خێزانەکەی ئێمە لە ئێش و ئازاری جیابوونەوە تێدەگەن بۆیە پێی وتم نامەوێت لە شا چارلز جیا ببمەوە ڕیاض ئەحسان هاوڵاتیەکی عێراقیە و 35 ساڵە سەردانی ئەم چێشتخانەیە دەکات و باسی مێژوەکەی دەکات پێشتر شوێنەکە بچووک بوو بەڵام دواتر داواکاری زۆری لەسەر بوو بۆیە شوێنەکە گەورەتر کرا و ئێرە شوێنێکی باش بوو بۆ ئەوەی خەڵکی یەکتر بناسن لەم چێشتخانەیە کەبابی مووسڵ ئامادە دەکرێت و ناونانی ئەم چێشتخانەیە بە ناوی شاژنە دەیانا وای کردووە ببێتە شوێنێکی گەشتیاری
من لە ئەڵمانیاوە هاتووم و ویستم سەردانی ئەو شوێنە بکەم بەڕاستی زۆر جوان و نایابە. زۆر حەزم بە خواردنەکانی ئێرەیە نزیکەی 10 ساڵە سەردانی ئەم شوێنە دەکەم. ناونانی چێشخانەیەک بە ناوی شاژنەدەیانە لەلایەن کەسێکی عێراقیەوە سەرنجی بەریتانیەکانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. دلۆڤان ئەیمادەدین، کوردستان 24 لندن. چانس ئەوەیە وەکو ئەو پیاوە عراقیە و خاوەنی چێشتخانەیە، یعنی تۆ بچی لێرە وەکو پەنابەر بڕۆی بۆ بەریتانیا لە لەندەن چێشخانەگە بکە بە ناوی دەیانە و شاژنە دەیانە چاوی پێیکەوێت بێ دانیشێ دواتر بێتە هاوڕێت بێت چەند جارێک باسی ژیانی تایبەتی خۆدۆکە. ئەمە چانسێکی باشە، ینی لەگەڵ ئەوەی کە شاژن هاتووتە لای ئەو لە هەمان کاتە بۆ بزنسەکەی ئەویش زۆر باش بێت، چونکە ئەمە ناو دەنگێکی زۆری ڕێکلامێکی لاتوە بەڵێ ناو دەنگێکی زۆری کە خوا پێدای ناڵێ کوڕێکی ئەوش هەمان مەسەلەیە. جا بۆ بەریتانیەکانیش ینی خانەوادەی زۆر تایبەت و ڕێز لێگیراون لە هەموو ڕێکەوە، ینی ئەمە بەختێکی باش بووە کە بۆ ئەو چوانە بەڵێ ئەم پیاوە هیوای بەختێکی باش بە هەموو لایەکە خوازیین. پارکی سامی عەبدوڕەحمان یەکێکە لەو پارکانەی کە نەمامگەی خۆی هەیە و بە نەمانگە نمونونەکانی ئەو پارکە لە هەموو وەرزەکاندا توانای بەرهەمهێنان و ڕواندنی 1000 گوڵ و نەمامی هەیە. بە بەردەوامی چەندین گوڵ و داری هەمەجۆ لەم نەمامگەیە بەرهەم دەهێنرێت. بە جۆرێک کە لەم ساڵەدا توانرەوە زیاتر لە 110,000 گوڵ نەمان بەرهەم بهێنرێت و نزیکەی 80,000 لە هەردوو بەشی باخشە و دارستانی پارکی سامی عەبدوڕەحمان جێنراوە. ئەمەش دەبێتە پاڵپشتێکی باشی باخشە و شوێنە سەوزایەکان. لە پارک سامی عەبدوڕەحمان وەکو بەرپرس کار دەکەم، 15 فەرمانبەری تێدایە، ساری ئەندازیاری کشتوکالی و 11شی کرێکارە بە کرێکاری کار دەکەن. ڕووبەری نەمامگەی پارک سامی عەبدوڕەحمان سار بۆ 5 دۆنم دەبێت و تێیدا نەمامی دار و گول بەرهەم دەهێنرێت. گولەکانیش گولی چاروەرزە هەیە و گولی وەرزیشێک. بەرهەمی ئەو ساڵیشمان کە چاندراوە 110,000 چاندرا بە دار و بە گول، 80,000 گولە و 40,000ش نزیکەی دار دەوی، ئەوجا بە هەموو جۆرەکانیەوە. ئەو بەرهەمەی کە ئێمە هەیتمان یعنی دەیچین و بەرهەمی دێنین لە بەشی باخچەکان و بەشی دارستان ناو پارک دەچیندرێت و ئەگەر لە خۆشمان ینی زیاد بیت و ڕادە بە دەربی زۆربەی دارە حکومیەکان وەکو کۆلێژەکان و ڕێکخراوەکان و دێن لێران بە کتابی ڕەسمی ئێمە هاوکاریان دەکەین. ئەو بەرهەمەی کە هەیتمان ساڵ بە ساڵ ڕووی لە زیادبوون ئەوەی کە ئەو ساڵی بێتەوە لەسەر داواکاری مدیر زیاتر ئیتیمان بە گولەوەرزەکان بدەین، خاصەتەن ئەو گولانێک کە لە وەرزی پای زیاد دەکرێت. ئەو دارانەش زیادکەین کە لە هاوینان تەحملی گەرمای هەبیت و هیچ تەئسیری لێ نەکات پلەی گەرمی و لە زستانانیش بە هیچ شێوەیەک سەرما تەئسیری لێ نەکات. ئەڤڕۆ 4 ساڵ بسەر کۆچە داویە دکتۆر فەرسەد سۆفی پارێزگاری پێشوێ هەولێرە تێدبەڕیت کە بەهۆ نەخۆشیە کۆڕۆنایە بۆ هەمیشە ئەم جێهێشتین. بەڵام چ وەختێکی هزر و دلێ مەدا نەچوێ ئەڤڕۆ لە ڕێوەسمەکە تایبەتدا دەیاداوی هێتەکردن خەڵاتێن ساڵانەیەن دکتۆر فەرسەد سۆفی بۆ دادپەروەری و دەستپاکی دەهێتە دابەشکردن. جا ئەمە ئەمڕۆ مەراسیمێک هەیە بۆ ئەمە بەستە پەیامنەرمان ئازەر فاروق لە هەولێر بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. ئازەر یانیت باش مەراسیمەکە دەستی پێکردووە، ڕێوڕسمەکە دەستی پێکردووە و لەکوێ بەڕێوە دەچێت ئەم ڕێوڕسمە؟ بەڵێ بەیانیتان باش،
وەکو خۆتان ئامادەژەتان پێدا ئەمڕۆ 4 ساڵ تێپەر دەبێت بە سەرکۆچی دوایی دکتۆر فرسە سۆفی پارێزگاری پێشووی هەولێر کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ساڵی 2020 کۆچی دوایی کردیارە بۆ ئەمڕۆ و ساڵانەش لەم ڕۆژەدا یادی دەکرێتەوە و هەروەها خەڵاتی دادپەروەری و دەستپاچی دەدرێت بە کەسێک لە پارێزگای هەولێر و بۆ ئەمڕۆژ دیارە کەسێک دیاریکراوە. من میوانێکم لەگەڵدایە کە برای دکتۆر فرسەت سۆفیە ئەویش نەسرەت سۆفیە ئەزر نەبێت تێرەوە بەیانیت باش زۆر سپاس. ئێوە لەم ڕۆژەدا چ پامێکتانەیە و دەمێ ئاماژە بۆش بکەم کە ئەم خەڵاتە دەدرێ بە چ کەسێک بەناوی خی گەورە و میهرەبان بەیانی بیسەران و بینەرانی تەلەڤیزۆنی کەی 24 باش زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەتاندا سەرەتا سەری ڕێز و ناوازش بۆ هەموو شەهیدانی کوردستان و بە تایبەتی کۆچکردووی براماندا دەنوێن و وادارین ڕۆحی شاد بوو جێگەی بەهەشت بی. ئەمڕۆ لەوها ڕۆژێکدا لە 4 ساڵ بەر لە ئەمڕۆ دکتۆر فرسە سۆفی پارێزگاری کۆچکردووی هەولێر بە نەخۆشی کۆڕۆنا جانی سپارت ئێمە ساڵانە لێرە مەراسیمێک ڕێک دەخێن بۆ ئەم یادا و خەڵاتێکیش هەیە خەڵاتی ساڵانەی دادپەروەری دەستپاچی پێدەڵێن کە لەلایەن پارێزگاری هەولێر ئامادە دەکرێت و ساڵانە دەبەخشێت بۆ کەسانی کەوا شایستن. ئەبێت چ مەرجیشان تێدا بێەوەی و خەڵاتی پێ خەڵاتەکە بە ناو نیشانی دادپەروی و دەستپاکیە چونکە ئەوە دەلالەتی ئەوەیەکەوە دکتۆر فرسەت یەکێک بۆ لەو کەسانێکەوە هەموو هەوڵ و تێکۆشان و خەباتێکی بۆ دادپەروەری و کەسێکی بکەوە بە ڕازگۆ بە دەستپاک ناسرا بووە ئەو هەموو ئەو لژنەیە کە هەیە چ لە پەرلەمانی کوردستان چ دواتێژ لە لژنەی دەستپاکی بوو بۆی کەەوە ئەوڵاتە لە گەندەڵکاران پاک باتەوە بۆیە ئەو کەسانێکەوە دەبێ دەبنە خاوەنی ئەو خەڵاتە کۆمەڵە پێوەرێک لەلایەن پارێزگار و لژنەیەک دانراوە کەسانی دەستپاک و دڵپاک و دڵسۆز و دادپەروەر بن جا چه کەسی ئاسایی بن سپۆستی حکومیان هەبێت بۆ ئەوی بتوان ئەو خەڵاتیان بەرکەوێت چونکە ئەو شانازەکی گەورەیە بەبەر هەموو خەڵک ناکەوێت خۆشبەختانە ئەم ساڵیش خەڵاتەکە دەدرێت بە کەسێکی شایستە. ئەگەر ئاسایی بێ بزین ئەم ساڵ بۆم ساڵ و خەڵاتە دەدرێ بە چێ ئاساییە ئەم ساڵ بەڕێز کاکە سامان عەرەب بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەولێر بەروی لەلایەن پارێزگارەوە دەستنیشان کراوە کە کەسێکی گونجاو و شایستەیە کەسێکی دەستپاک و دڵپاکە کەسێکی دڵسۆزە و دادپەروەرە بۆیە ئەم شانازەی بەرکەوتووە و ساڵ خەڵاتی دەستپاکی و دادپەروەری دکتۆر فرسە سۆفی پێبەخشراوە. کاتژمێر چەند مەراسیمەکە دەست قرار وایە کاتژمێر 9 دەست پێ بکات ئینشاءالله ئەگەر 10 دقەیەک تاخیر بێ هەر ئەوەندە ئینشاءالله 9 دەست پێ دەکەین. زۆر سپاس. بەڵێ دیارە ئەو خەڵاتە خەڵاتی دادپەروەری و دەستپاچی بۆ ئەم ساڵ دەدرێت بە کەسێک کە بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەولێرە ئەویش سامان عارەبە دیارە ئەو کەسەی کە ئەم خەڵاتە وەردەگرێت دەبێت چەند مەرجێکی تێدایە دەبێت کەسێکی دەستپاک بێ و ڕازگۆ بێ و بە ئەمانەتەوە کارەکانی خۆی بکرێ. کاک سامان ئەگەر بێتەلامەوە دارەوە خۆی ئەو کەسەژاو کە خەڵاتەکەی پێدەدرێت. کاک سامانم کاتۆ باش بەیانی باش زۆر سپاس دەکەم. تۆ ئاگاداری ئەمڕۆ خەڵاتت پێدەدرێت؟ الحەمدولیلا خەبەریاندام بەس نەمدەزانی بەو شێوەیە و کاتەکەی و دڵخۆشیشین بەوەی کە ئەمڕۆ لە خزمەت گلکۆی جەنابی کاک دکتۆر فرسەتی ڕەحمەتین و ئینشاء الله بەردەوام دەبین لەسەر ئەو ڕێبازێک کە جەنابیان گرتبووی کە چاکسازیە و دادپەروەریە و دەستپاچیە. بێگومان دکتۆر فرسەت خزمەتیشی بەرچاوی کرد لە ساڵانی ڕابردوش ئێمە ئەو کاتێککە لە لیژنەی چاکسازی بوو و لە پەرلەمان بوو و لە قوتابیانیش بوو ئێمە هەمە هەنجی تەواومان هەبوو. ئومێد دەکەین هەموو کارمەندێکی حکومی و هەموو خەڵکانێک کە باوەڕیان بە دادپەروەری و بە جێبەجێکردنی یاسایە و باوەڕیان بە چاکسازیە بە هەمان ڕیتم و بە هەمان ستایلی جەنابی دکتۆری ڕەحمەتی بەردەوام بن و لە خزمەتی خاک و نیشتیماندا بن و دووبارە ئەمە دکتۆر فرسەت ئەوڕۆ لێرە ڕێبازەکەی زیندوو دەکەینەوە و دڵنیاشین کارمەندی زۆر باشتر و خەڵکی زۆر باشتریش لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە بتوانێت درێژە پێدەری ئەو بەرنامەیە بێ کە جەنابیان لەسەری بوو و ئێمەش بەڵێن دووپات دەکەینەوە
کە جێی متمانەی خودی جەنابی سەرۆک بین کە بەڕاستی دکتۆر فرسەد ژیان و بەرنامەکەی خۆی لەسەر لەم پێناوەدا بەخت کرد و ئومێدیش دەکەین هەموو کارمەندێک و هەموو هاوڵاتیەک و هەموو بەرپرسێک لە ئاست ئەو متمانەیە بێ کە لەسەر ڕێبازەکەی دکتۆر فرسەتەوە جێی خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بین. دەستەکانە خۆش بە پیرۆزیشە خەڵاتەکە بەڵە دیارە بۆ ئەمڕۆ لە ساڵیادی کۆچی دوایی پارێزگاری پێشووی هەولێر دکتۆر فرسەت سۆفی خەڵاتی دادپەروەری دەستپاچی دەدرێت بە سامانعارە بەڕێوەبەری گشتی و بەڕێنانی هەولێر و بڕیارە پاش نزیکی نیو کاتژمێری دیکە مەراسیمەکە دەست پێ بکات. زۆر سپاس بۆ هاوکارمان ئازەر. هەکار بەبیرم دێت کە دکتۆر کۆچی دوایی کرد کەسمان لە گەنج پیر مناڵ لە نزیکەوە نەمان دەناسی بەڵام هەمومان بۆی دڵتەنگ بووین کەسی وا بە ئەمەک کەسێکی دڵسۆز کەسێکی میهرەبان بۆ کۆمەڵگای کوردی زۆر پێویست بوو هیوادارم ئەم خەڵاتە ببێتە هاندانێک بۆ ئەوەی کەسانی تریش لەسەر ڕێبازی ئەو بەردەوام بن دڵسۆز بن بۆ خاک و نیشتیمانی خۆیان. ئەمە بۆ هەموو کارێک دروستە تۆ لە پیشەکەی خۆت خەمخۆر بە کەسێکەیە تۆی خۆش دەوێت بە هیچ بەرژەوەندی بە هیچ بەرامبەرێک. سوپاس ئازەر. بابەتێکی ترمان هەیە دێرین دێن بۆ سەر تەوەری دووەمان ئەمیش باس لە تونند و تیژی بەرامبەر بە خانمان و لە ڕووی یاساییەوە چۆن پاڵپشتی ئەو کەسانە دەکرێت کە تونند و تویژیان بەرامبەر دەکرێت ینی ئەو شوێنانێک کە پشتگیری و پاڵپشتی لە خانمان دەکەن لە هەمان کادا خانمان پێویستیان بەچێ بۆی ئاستی ڕۆشنبیریان بگاتە ئەو ڕادەی بتوان بەرگری لە خۆیان بکەن و کاتێک تووشی بابەتێک یان حاڵەتێک دەبن لانی پەیوەندیدار ئاگادار بکەنەوە. بەڵێ هەکاروەکی تا ئاماژە پێدای ئەڤڕۆ بابەتێمە هەوارێمە بابەتێکی گرینگە و هیویدارن مەسەلەن جێ سوودێ بیتن بۆ vê مەبەستشمە بەهرە نورەدین شەریف ڕایدا پۆلیس لە بەڕێوەبەرەتیا بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان لە هەولێرت گەلمە و هودا زەنگەنە چاڵەکوانی بواری ئافرەتان هەن هەردوو گەلێک بەخێر ڕای بەهرە لە بەڕێ سودەست بکەن وەکو لایەنە قانونیەکە با بڵێن ئەو لایەنێک کە پەیوەستن بە پاڵپشتیکردن داڵدەدان یان هەندێک جارکە خانمان تووشی ئەم حاڵەتانە دەبن و ئێوە چۆن پاڵپشتی پشتگیری ئەو خانمانە دەکەن کە تووشی تونند و تیژی دەبنەوە؟ سەرتا دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم خۆم بە خوشحاڵ دەزانم کە دووەم جارە لەو بەرنامەیە بەشداربم بەڕێزیت سەبارەت بەو ئافرەتانێک کە ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە لە هەر شوێنێک بن سەرتا کە ئەو ئافرەتان ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە ئەوانێک کە دێنە لای ئێمە بەنسبەت ئەو ئافرەتانێک کە دێنە نووسنگەکەمان لای ئێمە سەرتا ڕاوێژیان لەگەڵ دەکەین کە بۆ زانینی کێشەکەی و چارەسەرکردنی کێشەکەی ئێمە هەر لە بەڕێوەبەرەتی خۆمان بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزانی هەولێر سنتەری ڕاوێژکاریمان هەیە کە لە کەسانی پسپۆڕ و شارەزا پێکاتون و هەر لە لای ئێمە ئەو ئافرەت ئەگەر بەویستی خۆی معنای مشکلەکەی مەجای ئەوەی تێدا هەبوو کە چارەسەر بکرێ لای ئێمە ڕوانەی ئەو سنتەرە دەکرێت لەگەڵ ئەویش ڕاوێژ دەکرێت بە ویستی ئافرەتەکە بانگی لایەنەکەی تر دەکرێت ئەگەر کێشەکە چارەسەر بوو و ئەگەر چارەسەر نەبوو هەر ئەو سنتەرە بە نووسراوی فەرمی و خۆی ڕوانەی لای ئێمە دەکات ئێمەش ئەگەر هاتو ئافرەتەکە لێی درابوو ڕەوانەی نەخۆشخانەی دەکەین بۆ بەدەستێنان راپۆرتی سەرەتایی هەر کە هاتو راپۆرتی سەرەتایی بەدەستێنران لایەن ئەو ئافرەتە لایەن ئەفسەری لێکۆڵەر و هەر لە نووسنگەکەی خۆمان و لێکۆڵەری دادی وتەکانی وەردەگیرێ دواتر ئەو ئافرەتە لە ڕێگای ئێمەوە ڕوانەی بەڕێز دادوەری لێکۆڵنەوەی دەکرێت و بەڕێز دادوەری لێکۆڵنەوە جووتەکانی وەردەگرێت پەسەندی دەکات و دواتر دەست بە ئیجراعاتی یاسایی دەکرێت ئەگەر هاتو ئافرەتەکەش بۆ شوێنی حەوانەوەی نەبوو یاخود مەترسی هەڕەشە لە سەرجانی بوو بەڵێ ماڵی داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکراو هەیە لەسەر بڕیاری بەڕێز دادوەر بڕیار دەدرێت ئێمەش ڕوانەی ئەو شوێنەی دەکەین. خەت و هودا دەپسیارا من بۆ بیتن هێلەکە گەرما هەی ئەفێ لە بووە هەندێک و مەسەلەن یارمەتیدارێکبی بۆ ئافرەتان و بۆ تونند و تیژی مەسەلەن ئەو تشتێت ڕوبەڕویوان بێتەوە بۆ هەنگۆ بێتە بەحسکردن و چەند کاریگەری هەیە و چەندا گرنگە. دەسەکانتان خۆش بێ بەینی هەموو لایەک باش بێ هەڵبەتە هێڵی 190 کە تایبەتە بە بەهانەهاتنی ئەو ژنانەی کە هەڕەشەیان لەسەر یاخود کێشەیەکیان هەیە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان
کە تاڕادەیەکی زۆر ڕەنگە هاوکاریەکی باشی ئەو ژنانەی کردبێت کە پێویستیان بە ڕێنماییکردن یاخود بەهانە هاتن هاتبێ ئەوبەتە بەڕێوەبەرێتیەکانی برنگاربوونەوەی تونوتیژی پەیوەندی ڕاست و خۆیان لەگەڵ هێڵەکەیە هەیە کە ئەوان زیاتر هێڵەکە بەڕێوە ئەبن. دوو ئەرکی سەرەکی هێڵەکە ئەوەنەی کە من ئاگادارم و بە حکمی ئەوەی کە بڵین ئەزمونمان لەگەڵ کەیسەکانە هەیە ئەوەیە کە خاڵ یەکەم ئەوەیە کە بەشێکی زۆری ئافرەتانی ئێمە ڕەنگە هەندێک جار هەستەکەن کە ڕوبەڕۆی تونوتیژی یاخو کێشەیەکی خێزانی ئەبنەوە نازانن پەیوەندی بە کێوە بکەن و ئایا ئەم کێشەیە چۆن ئاراستە بکەن. بۆیە زۆر جار ڕێنماییکارانی کۆمەڵایەتی لە ڕێگەی هێڵی 1970ەوە ڕێنمایی ئەو ژنانەکەن کە ڕەنگە زۆر جار کێشەکەیان گەورە نەبێ پێویست بەوە نەکا کە لە ماڵ بێنە دەرەوە ڕەنگە تەنها بۆ ڕێنمایانە بتوانن لەناو ماڵەکانی خۆیانە کێشەکان چارەسەر بکەن. بۆ ئێمە خاڵێکی زۆر گرنگە چکە زۆر جار کاتێکە لەسەر کێشەیەک ئافرەتێک ماڵ بەجێ هێڵی کێشەکەی لێ ئەبێ بە دوو کێشە ئەو کاتە بۆیە تۆزێک گەڕانەوەی ئافرەت بۆ ناو ماڵ ڕەنگە یاخود بوونی سکاڵایەک لەسەر شتێک کە ڕەنگە شایانی ئەوە نەبێ سکاڵای لەسەر بکرێت و لە یەک ناتێگەیشتن و شتی وا هەبێ بۆیە زۆر جار هێڵی 1970 ئەو ڕێنماییە پێشکەشەکە کە پێویست ناکات کێشەکە بۆ ئاراستەیە گەورە بکرێت. خاڵی دووەمیش ئەوەیە کە زۆر جار کە پەیوەندی بە هێڵی 1970 ئەکرێت لە حاڵەتێکی لە ناکاوە بۆ بەهانە هاتنی ئەو کاتە هێڵی 1970 پۆلیسی فریاکەوتن ئاگادارکات ئێوە وەکو کۆتا چارەسەر با بڵێن ئەم ڕێ دەبین کە بڕۆن دوجا بڕۆن بۆ سکاڵاکردن شکاتکردن بەدڵنیایی چونکە تێگەیشتن لەوەی کە کاتێک کەسێک ئەکەوێتە بارودۆخێکی ناهەموارەوە کە ڕەنگە زۆر جار بە تێگەیشتنی ئەو کێشەیەکی زۆر گەورەیە و عادەتەن ئینسان کاکەوێتە ناو کێشەوە ئاسی بیرکردنەوەی تۆزێ سنووردارە بێ لەوەی کە کەسێک لە دەرەوەی کێشەکەی لە بری ئەو بیرەکاتەوە بۆیە ڕەنگە هەوڵدان بۆ ئەوەی کە لە ڕێگەی گفتوگۆکردن لە یەک تێگەیشتن چارەسەری بڵین ئاراستەکراو ئەمانە هەبێت باشترە وەک لەوەی بگاتە سکاڵا کە گەیشتە سکاڵا ئیتر تۆزێ چارەسەرکردنی کێشە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خۆرسترا بێت. دەئەسلتە بپرسم ئەو کەیستنە بەدەستێتن گۆ ئافرەت چۆن دڵنیا بن و دەهێنە پاراستن پشتێنگی و پشتێنگی مشکلت زیاتر بۆوان دروست نابن بەتابەت لە کۆمەڵگا کورداواریدا. سەبار بە نهێنی پارێزی گرنگترین شت لای ئێمە نهێنی پارێزیە هەر ئەفسەرێک کە ئیفادە یاخود وتەی ئافرەتێک وەردەگرێت لە نووسینگەکەمان گرنگترین شت لای ئەفسەرەکە نهێنی پارێزیە. هەندێک ئافرەت هەیە کە زۆربەی جاڕوبەر و کێشە بوونەتەوە لەلایەن کوڕێکەوە هەڕەشەی لێکراوە تووشی هەڵا بووە گرتە ڤیددیۆ و ڕسمی نردووە پەیوەندی بە ئێمەوە کردووە هەر بە هێلی گەرمی 1990 بەبێ ئەوەی کە سوکاری بزانن کوڕەکە بان کراوە کێشەکەی چارەسەر کراوە و نیان هێشتووە کەیسەکە گەورەتر بێت و نهێنیان پاراستووە مافی خۆی وەرگرتووە ئافرەتەکە. ڕای بارە زۆر جار ئێمە لە سوشال میدیا پێشچاومان دەکەوێت کێشە و گرفتە کۆمەڵایەتەکان بەتابەت ئەوەی پەیوەندی بە خانمان هەیە بەشێکی لەگەڵ هاوسەرەکانیتیان بەشێکی تری ئەو گرفتانن کە لە سوشال میدیا دروست بوون لەلای ئێوەش هەر ئەم دوو کێشە زۆرینن بەنسبەت نووسینگەکان هەردوو نووسینگە سەر بە بەڕێوەبەرایەتی ئەو کەسان وەردەگرن کە خێزان نەک تەنها ئافرەت خێزانی وەردەگرێت تاکو پلە چوار بەڵام زۆربەی زۆری ئەو ئافرەتان کە دێنە لای ئێمە لایەن پیاوە لێ درراوە ئەو توندوچیژە زۆرە ئێوە تەنیا خانمان وەرناگرن نەخێر ئەن منداڵیش خێزانیە خێزانیە ئەو جار لەوە زیاتر مەسەلەن ئێستا باوی ئەو بووە کە خانمان تندوتیژی بەرامبەر پیاوان دەکەن ئەمە تا چەند زیادی کردووەوە بۆچی هۆکارەکەی دەگەڕێتەوە ئێستا زۆربەی زۆری ڕاستەکە ئەو کەیسانش زۆر بووە کە ئافرەتان لەگەڵ پیاوان کێشیان دەبێت و زۆربەی جار پیا و دەردەکرێن لە ماڵ کە دێنە لای ئێمە سکاڵا تۆمار دەکەن لەسەرەوەی کە زۆربەی هۆکار ئەوەیە کە باری ئابووری پیاوەکە هەن نزمە جا دەبێتە کێشیان لە بینی پیا و ژنەکە و زۆربەی جاریش پیا و هاتووە کە شکایەتی لە ئافرەت کردووە سکاڵای کردووە. زۆر باشە خاتو هودا بابەتێک هەیە ڕەنگە پرسیارە ڕەنگە زۆر زار بەدڵی خانمە چالاکوانەکان نەبێت دەگوترێ کاتێک کێشەک دەڕوا و خانمە چالاکوانەکان دێنتە داخول دەکەن هەندێک جار ڕەنگە گرفتەکە قوڵتر ببێتەوە بەوەی کە ئام بەگەڕانەوە بۆ ئەو پاشخانە کۆمەڵایەتی کە لە هەرێمی کوردستان بەتایبەت هەیە ئێوە چی دەڵێن لەسەر ئەم بابەتە ئێوە بەردەوام ڕۆڵی چارەسەر دەجێڕنیان ئەم قسانە چییە؟ پێشەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت تێبینیەکەم هەبوو لەسەر مەسلەی
ئایا ڕاستە لە ئێستا ژنان زیاتر تونوتیژی لە بەرامبەر پیاوانە ئەنوێنن ئێمە ئەبێ ئەمە هەڵبەتە قسەیەکە زیاتر دەما و دەم خەڵکانێک باسیەکەن زیاتر ئەوانن کە گوێ بە بەها کۆمەڵایەتەکان و شیرازی کۆمەڵایەتی نادەن بەڕاستی چونکە شتەکە یاخو بڵین بابەتەکە بەو جۆرە نییە کە باسەکرێ چونکە ئێمە ئەبێ جیاوازی بکەین لە نێوان تونوتیژی بەگشتی لە بەرامبەر مرۆڤایەتیە و تونوتیژی لە بەرامبەر ژنانە بۆچی و لە بەرامبەر پیاوانە بۆچێ ئێمە ئەو تونوتیژی کە فۆکەسە خەنی سەری و کە باسیەکەین ئەوەیە کە ژن لەبەر ئەوەی ژنە تونوتیژی بەرامبەرەکرێت واتە پەیوەندی بە جۆری ڕەگەزەکەیەوە هەیە بەڵام پیاوێک کاتێ تونوتیژی بەرامبەر ئەکرێ لەلایەن ژنێکەوە یان پیاوێکەوە بەهۆی ئەوەیە کە ڕەگەزی پیا و بەلاواز دەزانرێت کە تونوتیژی کرا هیچ جیاوازی هەیە اینجا لێرەیە پەیوەندی ئمە بەستم ئەوەی با ئێمە زۆر بڵاو نەبین و تێبگەین لەوەی کە باسی ئەوە ئەکەین ئێمە باسی ئەو جۆرە تونوتیژیەکەین لەسەر بنەمای ڕەگەز لە بەرامبەر کەسێکە ئەکرێ ئەوەی کە هەیە لەناو کۆمەڵگەیە کەس بە چاوێکی لاوا سێری پیاو ناکات لەبەر ئەوەی بزانێ پیا و لاوازە بۆیە من تونوتیژی بەرامبەرەکەم بەڵام ئێمە کێشەمان لەگەڵ ئەو جۆرە تونوتیژەیە کە بەو چاوی لاوازیە سێری ئافرەتەکرێ بۆیە تونوتیژی بەرامبەرەکرێ کەواتە جیاوازی هەیە لە نێوان ئەو تونوتیژەی کە ژنێک لە بەرامبەر پیاوێکە ئایکا یاخود پیاوێک لە بەرامبەر ژنێکە ئایکا ئەمە جیاوازیە چکە لە کاتێکە بۆ نمونە ژنێک ئەگەر بێت و شۆفێری بکات و مخالفەیەکی یاسایی بکات ئەمە لەبەر ئەوە سزا نادرێت لەبەرەوەی ئافرەتە بەڵکو لەبەرەوەی مخالفەیەکی یاسایی کردو ژن بێ یا پیاو بێ هەمان سزای هەیە بۆیە ئەمە ئیشکالیت نییە ئافرەتێک لە بەڕێوەبەرایەتیەک ئەگوازرێتەوە بۆ بەڕێوەبەرایەتیەکی تر ئەڕۆ شکاتەکە ئەڵێ من تونوتیژیم بەرامبەر کراوە لەبەرەوەی من ئەوە گواستراومەتەوە بەس لەبەر ئەوە نەگواستراوەتەوە کە ژنە لەبەر ئەوە گواستراوەتەوە کە لەو شوێنە مخالفەیەکی کردووە بۆیە گواستراوەتەوە بۆیە ئەم جۆرە تونوتیژیانە جیاوازن لە یەکتری ئێمە ئیشکالێتی گەورەمان ئەوەیە کە ئەو تونوتیژیانە لە بەرامبەر ژنێکە ئەکرێت لەبەر ئەوەی بەلاواز و کەم سیر ئەکرێ وەکو ڕەگەزی ژن نەگوەکو ئەوەی کائینەکە وەکو ئەوەی کە ئینسانێکە هەندە نمونا وەرگرین دام ڕای دە بپرسین بەحسی هەندە نمونا وەڵام نەدابوو دوایی ئەڕۆژ ئەوەی کە ئەوترێ لەبارەی ڕێکخراوەکانەوە یاخود لەبارەی ژنانەوە کە گوایە ئەوان ڕەنگە هۆکاری بۆ زیادبوونی تونوتیژەکان ئەمە ئەو کەسانە ئەیڵێن کە تاوەکو دوێنێ دەسەڵاتی مرکزی و هەموو بڕیارێک لە دەستی خۆیان نابوو لە ناو کۆمەڵگا کاتێک کە ئێستا ئەبینن ژنانی ئێمە تاڕادەیەک وشار بوونەتەوە تاڕادەیەک هەڵبەتە و کاتێک کە هەستەکەن بڕیاری ژیان و پێکەوە ژیان و بەڕێوەبردننی کۆمەڵگە تەنیا بەدەست پیاوانەوە نییە کە ئەکرێ ژنان لەگەڵیان بن بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی بەختەوەر هەبێت لێرەیە ئەوانەی کە تاوەکو دوێنێ بە تەنیا خۆیان بڕیاریانەدا ئێستا هاوبەشیان بۆ دروست بووە ئەم هاوبەشیەکی بۆیانی دروست کرد ئەو شیاری کە ڕێکخراوەکان هێنایان کەواتە منە بێت چی بکەم شەپۆلێک دروست بکەم لە دژی ئەو کەسانی کە ئەمڕۆ لە بەرژەوەندی منیان باش ئێستا سپاس بۆ خواتەوە وەکو چالاکوان لێرە بەرگری لە خانمان دەکەی ڕاید لێرەیە ئەویش لە یاساییەکە پاڵپشتیانێ دەکە ئەمە خۆی زۆر گرنگە خاتو بەراگە کورتی وەڵامامە بدێ بەحسی هەندە نمونا بۆمە بکەگە نمونەك بهات بیتەنە هەنگۆ گێچال بیتن یان دەست درێژی بیتن هەر تشتێک بیتن هەنگۆ حل کرد بیتن بەحسی وێ نمونە بۆمە بکە و چۆن هاتیە حلکردن هەنگۆ چ بۆ کردیە سەبارەت بە نمونە زۆر زۆرە ئەو ڕۆژانە ئافرەت زۆر ڕوومان تێ دەکات سەبارەت بەوەی کە گێچاڵی تونوتیژی کە ئێمە ئافرەتێک دێت سەرتا لەگەڵی دادەنیشین قسەی لەگەڵ دەکەین و ڕێنمایی دەکەین جگەلەوەی کە ڕێنمایی دەکرێت لەلای ئێمە زۆربەی جار هەرخۆم کێشەکەم حل کردووە نەمهێشتووە کە کێشەکە ئەوەندە گەورەتر بێ یان ئەوە تا ڕەوانەی سنترە ڕاوێژکاریمان کردووە لەوێ کێشەکەی چارەسەر بووە ئای نمونە زۆرن ئەوە نییە باسی یەک نمونە بکەین زۆرا و زۆرن بابەتە ئەو گرفتانەی کە دێتە لای ئێوە زۆر جار سکاڵاکە تۆمار دەکرێت لە دوای ئەو هەندێک جار بابەتی کێشەی کۆمەڵایەتی لێدا دروست دەکرێت پاشان ڕۆڵی ئێوە تەواو نابێت پاش سکاڵایەکە بابەتەکە دەمێننەوە بزەبت ئەو ئافرەتانەی کە بۆ نمونە لەگەڵ کوڕێک ڕای کردووە سەرتا هەردوو عائیلەکە زۆر دژیەک ئەوەستن و ئەوانە پاشەوەی کە کێشەکە چارەسەرکرا ئێمە بە دوواداچوونمان هەیە کە ئافرەتەکە تەسلیمی عائیلەکەی دەکرێتەوە بە قەراری بەڕێزدادوەر تەسلیم دەکرێتەوە کە تەسلیم کرایەوە پاش ئەوە بە دوواداچوون 15 ڕۆژجارێک بە دوواداچوونی ئەو کەیسێ دەکرێت کە هەتا وەکو ئێستا هەڕەشەی لەسەری یاخودنا بەڵێ زۆر باشە خاتوودا ئاستی ڕۆشنبیری خانمان ئێستا بەراورد بە چەند ساڵ پێش ئێستا گۆڕانکاری بەسەردا هاتووە لەم ڕووە
بەدڵنیایی گۆڕانکاری بەسەر هات و هۆکارەکانیش زۆرن کە ڕەنگە جاران ژنان بە جۆرێک لە ژیان تێگەیشت بێتن کە یەک ئاراسەیە و یەک دیوی هەیە بەڵام لە دواترە بەهۆی کرانەوەی کۆمەڵگە و هەموو ئەو هۆکارانی کە لە دۆر و پشتمانن تێگەیشتین لەوەی کە ژیان جۆرێکی تری هەیە ژیان هەر ئەوە نیە کە ئێمە لە کۆنەوە بە قاڵبێکەوە هێناومانە ئەنجا ئەمە دوو دیوی هەبوو دیوی ئیجابی هەبوو لەوەی کە جۆرێک لە پێشکەوتن و کرانەوەی کۆمەڵەگە دروست بوو و جۆرێکی تری پەیوەندی بە زۆربوونی قوربانیەکانەوە هەبوو لەبەرەوەی تۆ ئەگەر بێت و ئاستی وشیاری بە شێوەیەکی هاوسنگ لەناو کۆمەڵگەیانە ڕوات بەشێکی زۆری خەڵک لەو جۆرە گۆڕانکاریە و لەو پێشکەوتن ئابێتە قوربانی بۆیە ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە بەشێکی زۆری ئافرەتانی ئێمە لە بەرامبەر ئەو تێگەیشتنی کە بۆیان دروست بوو ڕەدفعلێکی زۆر گەورەتر دروست بوو کە ئەویش لە کۆمەڵگەوە بۆ ئەوان خۆشحاڵان ئێستا هۆشیاریان لەم بابەتە دەتوانن بەرگری لە خۆیان بکەن دەتوان ئەم ڕیانە پێ بزانن کە ئێستا پەیوەستە بەو گرفتانەیەکان یان بەو تون و تیژانێ بەرامبەریان دەکرێت بەڵێ هەر لە ساڵی 2005ەوە ئەو هەڵمەتە دەستی پێ کردووە لە هەتاوەکو ئێستا زۆر خاتوو دەزەنگەنە ڕایت بەهرە سپاس بۆ ئێوە ئەم ڕیانی لەگەڵ مابوون ئەمڕۆ دوو تەوەری سەرەکیمان هەبوو لە پرۆگرامی بیانی 24 بە هیوام ئەو بابەت و تەوەرانە ئێمە توانی بێتمان ینی خشتێک لەسەر دیوارەکە دابنین لەوەی ئاستی هۆشیاری کۆمەڵگە بەگشتی بەرز بکەینەوە لەم ڕوە سپاس بۆ تاوەکو ئێستا بینەری بیانی 24 بە هیوام ڕۆژێکی باشتان هەبێت خواتان لەگەڵ بێت.